سلااو هاوڕێیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. زۆرم بیست دەربارەی کۆتایی چیرۆکی سکوید گەیم بەتابەت کۆتا ئیپسۆدی کە ڕخنەیەکی زۆری لێگیرە و خەڵک بە شێوەیەکی گشتی ناڕازی بوون لە کۆتایەکەی و دەیانویست کۆتایەکەی بە شێوەیەکی تر بێت. بۆیە بە پێویستم زانین دوای ئەوی ڤیددیۆکی تایبەتم کرد لەسەر بەشی سێمی سکوید گەیم هەموو ئاڵلقەکانی و دواتر سەرنج و تێبینی خۆم دەربارەی کۆتایەکە و دەربارەی دیمەنەکان باس کرد، بەڵام لەسەر داوای چەند هاوڕێیەکی خۆشەویست و چەند هاوڕێیەک و کەسێکی ئازیز کە سەردانی کەناڵەکەم دەکەن و لە ڤیددیۆکە کۆمنتی جیاوازیان دەنووسی و داوای ڕوونکردنەوەی زیاتریان دەکرد. بۆی بە پێویستم زانی کە ڤیددیۆیەکی تر لەسەر کۆتا ئیپسۆدی بەشی سێم دابنیم بۆ ئەوی خۆشەویستی. وادارم بتوانم بە پێی توانە کۆمەڵێک وردەکاری باسکەم و کۆمەڵێک بیرروڕای خۆم دەربارەی کۆتا ئیپسۆد بخەمە ڕوو کە وەڵامی کۆمەڵێک لە پرسیارەکانتان بێت و دواتریش باسی ئەوە بکەم ئایا بەشی چوارەم دێتن یاخود بەشی چوارەم بوونی نییە. سەرەتا بدەمێ باسی ئەوە بکەم کە بۆی چیرۆکەکە کۆتایی بێت دەرێنەر باشترین و واقعیترین کۆتایی بۆ کۆتایی چیرۆکەکە دانا. ئێوە واقعیترین کۆتایی لەوە باشتر بۆ چیرۆکەکە دەزانن یاخودنا لەوە واقعیتر بوونی هەیە و مردنی گیهون کە قوربانیدان بوو بەخۆی دش بە سیستەمێکی زەبەلاح دەستگایەکی زەبەلاح کە جیانی کردوتە دوو بەشێک داوڵەمەندە لەسەری سەرەوە و چینێکیش هەژارە لە خواری خوارەوە کە نانێک نییە بیخواتن. با بپرسین ئەگەر گیهون نەمردووبایە و لە یارەکە دووبارە سەرکەوتووبایە چی دەبوو؟ دووبارە دەرێنەر چیرۆکە چیتری لە بەردەستدا دەبوو بۆی بەشێکی نوێی لێ دروست بکاتن. چیرۆکەکان بەردەوام دەبوون، کۆتایی نەدات وەکۆی لە بازنێکدا چیرۆکەکە بە دوای خۆیدا بخولێتەوە وابوو وانە. بۆیە دەرێنەر هات هەم لە جوانی چیرۆکەکە بۆی بە شێوێکی ناڕێک کۆتایینێت و هەمیش کە ئارەزووی دەکرد تاو سکوید گەیم سێ بەش بێت و چیرۆکەکە قفل بێت. بۆیە هات واقعیترین کۆتایی بۆ کۆتایی چیرۆکەکە دانا کە بە بڕای من لەوە واقعیتر بوونی نییە بۆ ئەوی کۆتایی بە چیرۆکەکە بێنێت و چیرۆکەکە قفل بێت نەتوانین بەشی دیکەی لێ دەبێنێت، چکە هەرمە بەستی خۆشی بوو کە بەشی سێم دوا بەش بێت. بیدایەت زانیمە کە بەشی یەکەم تەنیا بەش بوو لە خەیاڵی دەرێنێت، بەڵام دواتر کە پارە و کاری سەرێکی بوو بەشی دووەم و سێمیشی دەرێنا. ڕاستە زیادەڕۆیی بوو بەڵام بەڕاستی پێویستیش بوو بەشی دووەم و سێم بۆ چێژشتی تایبەتیشیە بۆ پەیامی زۆ گرنگی هەبوو. جا دەرێنە لە سکوید گەیم دەیەوێت پێمان بڵێت کە سەرمایه‌داری چۆن جیانی هەژارەکانی کۆنتترۆل کردووە. دەرێنەر هاتووە بابەتێکی واقعی لە جیان هێناوە کوردیەتی بە زنجیرە، کەواتە ئێمە چۆن بین داوای لێ بکەین بابەتێکی واقعی کە لە بەردەستێتیوە پێشکەشی ئێمە کردووە بە کۆتاییەکی خەیاڵی کۆتایی پێبێنێت. ئەوە ناحەقی بەرامبەر بەو پەیامەی کە دەرێنەر دەیەوێت بیگەێنێت. بۆیە بەڕاستی کۆتاییەکەی بە بڕوای من هیچ شکێکی تێدا نییە کە باشترین و واقعیترین کۆتاییە بۆ لە چه حاڵەتێک لە حاڵەتێک کە چیرۆکەکەی کۆتایی پێبێنێت و بەشی نوێی لێ دروست نەکاتن. بۆیە هیچ گومانێک نییە کە کۆتاییەکەی کۆتاییەکی ناڕێک نەبوو وەکە موکوڕی نەبوو و زۆر بە جوانی کۆتایی بە چیرۆکەکەی هێنا و قفلێکی لە دەرگای چیرۆکەکەدا کە بابەتێکی واقعیمان نەبێت. ئێمە چۆن داوا لە دەرێنەر بکەین کە هەمومان دەزانین وە شتێکمان سەخوێنێتەوە کە سیستەمی سەرمایه‌داری لە ئێستای جیاندا چۆن کار دەکات، چۆن بە شێوەیەکی خەیاڵی کۆتایی بێبێنن تاکێک بێنێت ڕوبەڕووی سیستەمێکی بەهێز و دەستگایەکی بەهێز و تۆکمە ببێتەوە بە تاقی تەنیا وەشکستی پێبێنێت. کۆتاییەکی خەیاڵی بۆ چیرۆکێکی واقعی یەک ناگرێتەوە. بۆیە بە بڕای من دووبارە باسی دەکەمەوە کە کۆتاییەکە کۆتاییەکی باش بوو. ئەگەر باسی بابەتێکی تر بکەین بابەتی یاریەکان بوو لە تەواوی سیزنی سێم و بەتایبەتی کۆتایی ئەڵقا کە بینیمان هەر سێ یاریەکە
یاریەک بوو وەکو ئەوی بڵێ کە یاریەکی تاگنەفەری نییە ڕاستە هەرکەسە بۆ خۆی هەوڵی دەدا بەڵام مەبەست لە سێ یاریەکە بە بڕای من بێگومان دەبوایە وەکو تیم هاوکاری یەکتر بکەن بۆ ئەوی بپەڕنەوە بۆ یاری داهاتوو یاخود سەرکەوتوو بن جا بینیمان هەژارەکان مەبەست لە یاریەکانیش بە بڕای من ئەو شتە بوو کە هەژارەکان چۆن لەناو خۆیاندا یەکگرتو نابن و چۆن بۆ بەرژەوەندی خۆیان بۆی خۆیان سەرکەون حەز دەکەن کۆمەڵێک هاوڕێیان کۆمەڵێک هەژاری تر بمرن زۆرترین کەس بمرێت بۆ ئەوی ئەوان زیاتر بەسەر بکەون کە ئەوەش لە جۆری یاریەکان وە کاردانەوەی یاریزانەکان بەڕاستی دەرێنەر سەرکەوتوو بوو ئەو پەیامەی خۆی بە جوانی بگەیەنێتن و لەو سیزنە بە شێوەیەکی گشتی فۆکسی زیاتر لەسەر یاریەکان بوو بینیمان هەر سێ یاری کە کاتێکی زۆریان لە سیزنەکە بۆ تەرخان کرا بوو و دوای ئەوە کە کارێکی زۆر لەسەر باگراوندی کارکتەرەکان کرابوو و فۆکسێکی زیاتریان خست بۆ سەر باگراوندی کارکتەرەکان چونکە دەبینین کە کۆمەڵێک کارکتەرمانەیە جیا لەوەی کە بەشدارە لە یاریەکە و هەوڵی سەرکەوتن دەدا بەڵام کۆمەڵێک پەیامی زۆر گرنگی پێەیە یەک لەو چەند کارکتەرێک باز دەکەم کە پەیامەکانیان چی بوو خوێندنەوەی من وایە بۆ یاریزانەکان ئێوە دەتوانن خوێندنەوەیکی جیاوازتان بۆی هەبێت بۆ یاگە سەرنجت لە من جیاواز بوو لە کۆمنت ئاماژەی پێ بدا یاریزانی 44 ئیشی ئەوە بوو کە پێمان بڵێت کۆمەڵێک کەسێ لە تەواوی گیان لە تەواوی ئاینەکان کە بۆی ئاینەکەەوە دەیانەوێت دەرگاکانە سەر خۆیان بکەنەوە و ڕێگاکان بۆ خۆیان ئاسان بکەن و بۆ باشترکردنی گوزارانی خۆیان و دەوڵەمەندکردن و جوانتر نیشاندانی خۆیان بەناوی دینەوە کۆمەڵی خەڵک هەڵدەخەڵەتێنن و جوانترین دیمەنیشی ئەو کارکتەرە و کاتە بوو کە لە یاری یەکەمی سیزنی سێم دەبینین بۆ دۆزینەوەی دەرگاکان و بۆ دۆزینەوەی ڕێگاکان کۆمەڵی کەس بە دوای دەکەون کە بەناوی دینەوە دەڵێ من دەتوانم دەرگاکان یان ڕێگاکان بناسمەوە کۆمەڵی خەڵک بە دوای دەکەون بەڵام ئەو خەڵکەکان بۆ ئەوە بە دوای خۆیدا دێخات تاوکو ئەگەر تووشی کێشە بوو شەڕ بەوام بکات و خۆی دەرباز بێت هەر بۆیش بینیمان کاتێک یەکێک لە دەرگاکان دەکات و دەبینێت کۆمەڵک دوژمنی لێیە ڕادەکات و چێ شەڕەکە دەکات و دەبێتە قوربانی ئەو خەڵکی کە بە دوای کەوتن خۆی دەرباز دەبێت بەڵام لە کۆتا دەرگا کە دەرگای دەرباز دەبینێتەوە تووشی چێ دەبێت تووشی پیاک دەبێت پیاوێک کە ژمارە سەد بوو بەناوی دیموکراتی بەناوی دیموکراسی بە باسی بکەین تووشی دیموکراسی دەبێت و دیموکراسی زۆر بە ئاسانی هەڵی دەخەڵەتێن و خۆی دەرباز دەکات کەواتە ئێستاگە باسی ژمارە سەد بکەین ژمارە سەد ئیشی ئەوەیە کە پێمان بڵێت دیموکراسی ئەو دادپەروەری و ئەخلاقی تێدا نییە هەروەکو ئەوەی کە بانگەشەی بۆ دەکات و کارکتەرێکی ترمانێ ڕەگەز گۆڕاوەکە کە بینیمان سەرەتای دەرکەوتنی لە ئیپسۆدی دووەم کارکتەرێکی خۆشەویست نەبوو و زۆر بەمان ڕقمان لێ بوو نەدەچۆ دڵەوە بەڵام بەرەبەرە ئیشیان لێ کرد و دەریان خست کە کەسێکی مرۆڤ دۆستە کەسێکی ئازایە کەسێکی باشە و کەسێکی هاوڕێ دۆستە و یارمەتی چوار دەروەکەی دەدات و کەسێکی پاکە بۆ تاوەکو پەیامی ئەو کارکتەرەوەی کە ڕەگەز گۆڕاو کە ڕەگەزی خۆی گۆڕیوە جا لە نێر بۆ مێیان لە مێ بۆ نێر خۆشەویستی بکەن لە لای خەڵک و هەدەفەکەشان زۆر بە جوانی پێکات بە تایبەتی لە کاتی مردنەکەی ژیانێکی جوانیان پێبەخشی و مردنێکی ئازایەنە و چاونەترس و جوانیشیان پێبەخشی هەموو بەبەستیانەوە بووکە بابەتی ڕەگەزگۆڕین بکەنە بابەتێکی ئاسایی و بابەتێکی خۆشەویست بۆی بە چاوێکی خراپ سەیری ئەوانە نەکەین و کارکتەری کۆتاییشمان گیهۆنیش یەکەکە لەو کارکتەرانی کە بە درێژایی هەرسێ بەش پەیامی زۆر گەورە و قوڵی لە خۆگرتە بوو بەڵام بە شێوەیەکی گشتی وە گرنگترین پەیامی کارکتەری گیۆن ئەوە بووکە نوێنەراتی ئەو چینە کەمەی کۆمەلگای دەکرد کە ئامادە نین لە هەر بار و دۆخێکدا بن و لەژێر هەر پاڵەوە پەستویەک و ئازارێکدا بن بگۆڕن بۆ کەسێکی درندا ئەوان بڕیارەندەوە کەسی پاک بن و دادپەروەر و خۆپەرز نەبن بۆیە لەژێر هیچ بار و دۆخێکدا و لەژێر هیچ ئازارێکدا ئەگەر بەتەنیاش بن ئەوان کەسایەتی خۆیان نادۆڕێن و تەسلیم نابن بە دەستگایەک کە بیان گۆڕێت بە درەندا
زۆر کارکتەری تر هەیە کە پیامی قوڵیانەیە بۆ ئەگەر باسم نەکرد نامێ ڤیددیۆکە زۆر درێژ بێ وەکو ڤیددیۆکەی پێش ئەوە بۆیە ئێوەش دەتوانن ئەو کارکتەرانێکە من باسم نەکرد و پیامی قوڵیان هەبوو لە کۆمنت بینووسن. ئێستش بابێ مەسەر چەند دیمەنێک کە بەڕاستی مشتومڕی دروست کرد وە چەند بابەتێک کە جێگای گومان بوو. یەکەم بابەت کە باسی دەکەم بابەتی وانگە برای فرۆتمانەکە پۆلیسەکە. زۆرێک لە خەڵکی دەبینیم کە وانگ بە بێسوود ناودێنن ئەو کاتەشی کە دەگاتە دوورگەکە کاریگەریی ئاوهای لەسەر ڕێگای فرۆتمانەکە و کۆی چیرۆکەکە نابێتن. بەڵام وەکو لە ڤیددیۆکەی پێش ئەوەش باسم کرد بەڵێ کەسێکی وا کاریگەر نەبوو، بەڵام مەبەستی دەرێنەر لێرە چییە کە وانگ وەکو کەسێکی بێکەڵک نیشان دەدات کە بە دوای سەرابەوەیە ڕێگاکان ون دەکات، ڕێگاکان بشدۆزێتەوە ناتوانێت کاریگەرێکی وای هەبێت. بۆ چونکە دەرێنەر دەیەوێت پێمان بڵێت کە پۆلیسێک بەتەنیا ناتوانێت ڕوبەڕووی دەستگایەکی زەبەلاح ببێتەوە. بۆ ئەوی سەرکەوتوو بێت و بۆ ئەوی کاریگەری هەبێت دەبێت دەوڵەت لە پشتی بێتن، ئەو کاتە دەتوانین کاریگەری هەبێتن. دیمەنێکی تر دیمەنی نافرۆکەخانەکەیە دەبینین کە دایک و کوڕێک بێکشا دەبن و لەگەڵ چەند کەسێتر دەردەکەون کە ئەو چەند کەسە وەکۆی سەر بە کۆمپانیایەکی تایبەت بن کە ئیشان دۆزینەوەی منداڵە بزور بووەکانە، منداڵە بێکەسەکانە و دەیانگەڕێنەوە بۆ دایک و بابیان. جا ئەو دیمەنە باسی لەوەی دەکرد کە منداڵێکیان دۆزیوەوە کوڕەکە هێناوێنەوە لای داچی وە لامان کاتێکی لە پیاوەکان تەلەفۆن بۆ خانمە پاسەوانەکە دەکات کە یاریزانی 246 ڕزگار کرد کە گوایە کچەکەی ئەگەریە لە ژیاندا بێت و ئێستا لە سیم بێت، بۆیە گەشت بکە بۆ سین و ئەگەری دۆزینەوەی کچەکە تەیە. دیمەنێکی تر ئەگە باسی بکەم دیمەنی خانمە ئەمریکیەکەیە کە ناوی کەیت بلانچێتە کە خاوەنی دوو ئۆسکارە، خانمێکی بەناوبانگی ئەمریکیە و دەرکەوتنەکەی مانێتی هەیە. لە کۆتای ڤیددیۆکە زیاتر باسیەوە دەکەم، بەڵام ئەگە بە کورتی باسی بکەم دەرکەوتنەکەی ئاماژە بوو بۆ سکوید گەیمی ئەمریکی، وەشانێکی سکوید گەیم لە ئەمریکا لە پەرەپێنداندایە و ڕەنگە کاتێکی نزیک بینەری بین. دیمەنێکی تر ئەگە باسی بکەم دیمەنی ئەو قسەی گیون بەرامبەر فرۆتمانەکە، بەرامبەر ئەو شوێنێک کە فرۆتمانەکە لی دەمێنێت و بەرامبەر ئەوێندە ڕاوە دەستێت و ئەو قسەیە دەکات کە دەڵێ ئێمە ئەسب نین، ئێمە مرۆڤین، مرۆڤەکان دواتر قسەکە قەتع دەکات و خۆی دەکاتە قوربانی. جا بە سوودفە بەڕاستی بەشی کۆتایی بەشی یەکەم بینی و کاتێکە گیون لە یاریەکە سەرکەوتو دەبێت مشتومڕێکە مناقشێک لە بینی خۆی و فرۆتمانەکە دەکرێت کە فرۆتمانەکە پێی دەڵێت ئێوە چۆن ئەگەر لە بیرتان بێت بەشی یەکەمی سکوید گەیم پێش ئەوەی داخلی یاریەکان بێت گیۆن بەشدارە لە پێشبڕکەی ئەسپەکان بۆ بردنەوەی پارە. جا فرۆتمانەکە پێی دەڵێت ئێوە چۆن پێشبڕکەی بە ئەسپەکان دەکەن، ئێمەش پێشبڕکەی بە مرۆڤەکان دەکەین. بۆیە لە وەڵامی فرۆتمانەکە پێی دەڵێت ئێمە ئەسب نین بۆی پێشبڕکەمان پێ بکەن، ئێمە مرۆڤین، مرۆڤ بۆ ئەوەی شتێک بەدەست بێنێ شانی ئەم قوربانیدانە نییە. جا بەڕاستی لەو دیمەنێکی یەکجار ناوازە بوو بە بڕای من جوانترین دیمەنی نێوی تەواوی چیرۆکی سکوید گەیمە بارسێ بەشەوە. دیمەنێکی ناوازە بوو وەکتینگێکی زۆر شاز بووە، بەڕاستی سامت دەبووی و کاتێک کە بینەری ئەو دیمەنە دەبووی. قوربانیدان بۆچی گیۆن خۆی کردە قوربانی وەک چەند جاری تر باس بکەمەوە. دەیویست بڵێتن ئەگەر نەتوانم بەسەر ئەو دەستگا زەبەلاح سیستەمە تۆکمێدا سەرکەوم، ئەوە ئێوە ناتوانن وەکو لێبیوکی خۆتان من بەکار بێنن بۆ هەر شتێک کە دەتانەوێت کە پەیامێکی یەکجارگرین بوو دەرهێنەریش بۆ گیۆن دەکوژێت بۆ ئەوی بڵێت دەستگایەکی وا زەبەلاح بە تاکێک بەتەنیا ناتوانیت ڕوبەڕووی ببیتەوە. واگەر دیمەنێکی تر باسکەم کە لە بەشی سێی ڕوویدا ئەو کاتە بوو کە فرۆتمانەکە بانجی گیۆن دەکات بۆ لای خۆی و پێشنیاری چەقۆکەی بۆ دەکات بۆی هاوڕێکانی بکوژێت لە شیرینی خەودا و چەقۆچیان بە ملدا بێنێت بەبێ ئەوی ئازاریان بێت، بەبێ ئەوەی دەنجیان لێوە بێت، ئەو دەتوانین لەگەڵ منداڵەکە سەرکەوتوو بێتن. چونکە لەو کاتەشدا کە فلاشباکی فرۆتمانمان بینی لە هەمان یاریەکانی سوید گەیم و لە هەمان بارودۆخدا
هەمان پێشنیاری بۆ دەخرێتە ڕوو بەڵام فڕۆتمانەکە وا بیر دەکاتەوە هەموو کەسێک گەشتەوە قەناعەتی کە هەموو کەسێک کە بگاتە ئەو بارودۆخە بۆ دەرباسکردنی خۆی و سەرکەوتنی خۆی ئامادەیە ئەوانی در بکوژێت بەڵام بۆی هەر بۆیش پێشنیار بۆ گیون دەکات کە چەقۆکە ببات و بە ئاسانی یاری کۆتایی نەکات و سەرکەوێت و خۆی منداڵەکە ئەو چۆن بەڵێنیدا بوو بیپارێزێت ڕزگاریان ببێت بەڵام فڕۆتمانەکە بێ ئاگایە لەوەی کە کەسایەتی گیون زۆر جیاوازە لە کەسایەتی فرۆتمان و هاوشێوەکانی بۆیە بڕیارەکەی گیون پێچوانی ئەو بڕیارە بوو کە کاتی خۆی فرۆتمانەکان لە یاریەکان داوێت و بەچەقو هاوتیمەکانی خۆی برێم یاریزانەکانی تری کوشتووە بۆیە دەبینین دوو کەسایەتی زۆر جیاوازمانێک کە ئەو بڕیارەی گیونش کاریگەریی زۆر دەخاتە سەر فرۆتمان و بە شکستی خۆی بەرامبەر بە گیون دەیبینێت و بۆیە دەکەوێتە باردۆخێکی دەرونی زۆر خراپبوو بۆیە ئەو دیمەنم بۆچی باس کرد لە ئیپسۆدی کۆتایی بینیمە کە فرۆتمانەکە پارە دەبات بۆ منداڵەکە بە سلامەتی دەگەینێتە لای تاوی پارەکەشی دەداتێت دەیخاتە شوێنێکی سەلامەت و دەستێکی ئەمینەوە و پاشان دەبینین کە شمەکەکانی گیهۆن و تاوی پارەکانی دەبات بۆ کچەکەی لە ئەمریکا بۆ ئەوەی کارێکی باشەوانە ئەو دوو دیمەنە بە بڕوای من کاریگەری کەسایەتی گیۆن بوو بەسەر فرۆتمانەوە ئەوەش پێمان دەڵێت کە هەرچەندە خراپبی هەرچەندە شەیتانبی هێشتا مرۆڤ چاکەی لە دڵدا هەیە ئەگەر بیوێت باش بێت ڕێگەکان هەرگیز داناخرێت کە ئەوەش پەیامێکی زۆر جوان بوو ڕەنگە لێکدانەوەی تری بۆ بکرێتن بەڵام بە بڕوای من وە خوێندنەوەی من بۆ ئەو دوو دیمەنە و دیمەنی تۆقەکە بەم شێوەیە بوو. ئەگەر لەو سێ سیزنەی سکوید گەیم تۆ تەنیا مردنەکانت بینی بێت ئەوە دڵنیا بکە زۆر شتت لەدەست داوە ئەوەت نەبینی کە سیستەمی کاپیتالیزم چۆن خەڵک دەکات بە ئامراست و ئەوەت نەبینی کە پارە چۆن بە ئاسانی دەتوانێت کە مرۆڤ بگۆڕێت بۆ درندا و ئەو شارە کۆمەڵایەتیت نەبینی کە هەمومان لە ژێری داینا تۆ ئەگەر مردنەکان تەنیا بیانوویەک بوون چکە لە پشت هەر بردنێکەوە کۆمەڵێک چیرۆکی بە ئازار هەیە کۆمەڵێک چیرۆکەیە کە بەڕاستی کاریگەریان هەیە و کاریگەری ئەو سیستەمە کاپیتالیزم و دیموکراسی و بەناوی ئینسانیەت و بەناوی ڕەگەزگۆڕین و نازام کۆمەڵک بابەتێری تر خەڵک دەچۆپسێننەوە کاریگەریان هەیە بەسەر زۆربەی مردنەکان کە لە سکوید گەیم دەبینن هەموو مردنێک لە سکوید گەیم چیرۆکەکی لە پشتە مردنێکی ئاسایی نییە چکە بەشداریکردنی هەر یاریزانێک لەو یاریەدا کۆمەڵک چیرۆکەیە و کۆمەڵک فاکتەری هەیە تاوکو بەشداری ئەو یاریە بکاتن فاکتەرەکانیش فاکتەری نەبوونی فاکتەری هەژاری ڕاکردن لەدەست قەرزەکانت کۆمەڵک بابەتی ترکە بەڕاستی پەیامەکان و مردنەکان ئەگەر هەستیان پێ بکەێت کاریگەری زۆریان هەیە. جا لە کۆتاییدا ئەگەر باسێکی ئەو وەشانە ئەمریکی بکەین کە زۆر خەڵک پرسیاری دەربارە دەکات و زۆر هاوڕێ پرسیاریان لەمە کرد ئەگەر ڕوونکردنەوەک یان بەرچاوڕوونێک دەربارەی ئەو وەشانە ئەمریکیە بدەم بەشی چارەمی سکوید گەیمە کۆریەکە نییە بەڵام بە وەشانێکی ئەمریکی سکوید گەیم بەردەوام دەبێت جا خەڵک زۆر بەهەڵە لەو وەشانە ئەمریکی سکوید گەیم تێگەشتووە وا دەزانێت ڕیمێکە یعنی چیرۆکەکە دەقاودق وەکو وەشانە کۆریەکە بەڵام سپین ئۆفە واتە ڕووداوەکان درێژە پێدەری ڕووداوەکانی وەشانە کۆریەکەن بەڵام جیاوازن لەو واتە بۆم دوایانە فیلمێک دەرات بە ناوی بالێرینە خوێندنەوەم بە فیلمەکە لە کەناڵەکەدانەوە بینەری بن فیلمەکە چیرۆکێکی سربەخۆی هەیە بەڵام جیانی چیرۆکەکە سەر بە جیانی جۆنویکە جا وەشانە ئەمریکیەکە جیاوازە لە وەشانە کۆریەکە بەڵام سەر بە هەمان جیهانن بۆیە ئەو دووشتە لێک بکەنەوە ڕیمێک نابێت دڵنیابن سپین ئۆف دەبێتن جا وەشانە ئەمریکیەکە مانجی 12 ئەمساڵ دەست بە کاری دەرێنانی دەکەن و بە چیرۆکی تازە و بە کارکتەری تازەوە کە بینیمان کەیت بلانچێت بەشدارەکەیەکەکە لە خانمە زۆر بەنابانکەکانی جیانی هۆلیود ئەمریکی کە دوو ئۆسکاریشی بەدەستێنەوە بۆ یەک کاریگەری زۆری بەسەر بەناوبانگبوونی یاخود پەرۆشی بینەر بۆ زنجیرەکە بۆی ئەو خانمەوە یان کۆمەڵێک ئەکتەری تر کە بەشدا دەبن بەڵام هێشتا
ناوەکان ئاشکرا نەکراون بەڵام گرنگترین شت لێرەدا دەرهێنەری سکوید گەیمە ئەمریکیەکە چێە؟ دایڤید فینچەر کە یەکێکە لە دەرهێنەرە بریمەتەکان و بەڕاستی یەکێکە لە بەناوبانگترینەکان ئەگە بە بیرتان بە دەرهێنانی بۆ چ فیلمە کردووە کۆمەڵێک فیلمی بەناوبانگ بەڵام دوان لۆ فیلمە فایت کلەب و سێڤن کە هەمومان عاشقی ئەو دوو فیلمین و یەکێکن لە فیلمە بەناوبانگەکانی سینەمای هۆلیوود واگە جیاوازیەک بکەم لە نێوان هەردوو دەرهێنەر وەشانە کۆریەکە و سکوید گێمە ئەمریکیەکە کە دایڤید فینچەر دەرهێنانی بۆ دەکەوێت هێشتا هیچ شتێکی لەسەر نازانین بەڵام وەکو دەرهێنەر وەکو کەسایەتی دەرهێنەر دەیناسین و بینەری بەرهەمەکانی بووینە دەرهێنەر کۆریەکە ڕاستەخۆ پەیامەکانی دەگەێنێت پەلەپەلیان تێدا دەکاتێت بەڵام دایڤید فینچەر وانییە پێچوانی ئەو ئاستەنجی بۆ بینەر دروست دەکات بینەر دەبێت ماندوو بێت بۆی لە پەیامەکانی تێبگات واگە شتێکی تر باس کرێت دەربارەی ئەو سیزنە کە ئەو وەشانە ئەمریکی کە بەڕێوەیە بینیمان کە سکوید گەیم ئێستا تەواو دەوڵەت و حکوومەت بەو یاریە و بەو سیستەمەیان زانی و بۆ دەستگایان زانی بەڵام دایڤید دەبێت کارێکی وا بکات سکوید گەیمە ئەمریکیەکە لە شوێنێکی زۆر نێنی و سکوریتێکی زۆر باشیە بێت چونکە ئەگەری ئەوەیە کە حکوومەت و خەڵک یان برێنچەتەکان و هەر شتێک بێت بە تایبەتی حکوومەت هێرش بکەن لەسەر دەستگاکە و یاریەکە ڕابگرن بۆیە چاوەڕوانی شتێکی زەخم دەکەین بەهۆی دەرهێنەرەکەەوە بەڕاستی ئومێدی من تەنیا دەرهێنەرەکە ئێزدەنا زۆر دەترسام وەشانە ئەمریکیەکە ڕیمێکی وەشانە کۆریەکە بە کە زیادەڕۆی بوو هیچ مانایەکی نەدەبوو هیوادارم بەرچاوڕوونیەکم دابێت و هیوادارم وەڵامی کۆمەڵێک پرسیارم دابێتەوە خۆشحاڵم ئەگەر وەڵامی یەک پرسیاری یەک کەسم دابێتەوە جا ئەگەر زۆریش بن خۆشحاڵیەکەمان زیاتر دەبێت هەر سەرنج و تێڕوانینێکە تێبینێکە تێ لە کۆمنت بۆمی بنووسە بە چاوان وەڵامتان دەدەمەوە بەڵام پێش ئەوەی کۆتایی پێبینن لایک ڤیدیۆکە و سەبسکرایب کەناڵەکە لە بیر مەکەن تا ڤیدیۆیەکی تر تا خوێندنەوەیەکی تر دێم وڵاتان هەر لە خۆشی دابن